بەناوی خوای بەرز و بیاوتا سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلالاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ. هیوادارم کە ئەمڕۆژ وەک هەمیشە سەرفراز و سەرکەوت و ڕۆژێکی پڕشنگدار و پڕ لە بەختەوەریتان هەبێت. بڕگە بابەتەکانی بەرنامەیەم ڕۆمان تەوریەکەمان قسەکردنە لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کە دوێنێ لە سلێمانی پانەڵێکی گەورە لەلایەن بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی سلێمانیەوە بەڕێوەچووە، بەڵام لە هەڵەبجەوە میوانێکی تایبەتم دەبێت قسە لەسەرەوە دەکەین چۆن ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ بەرەبەرەکەم بکرێنەوە. تەوەری دووەمم قسەکردنە لەسەرەوەی کە شوێن کەوتانی زانست و زانیاری ئایا کێنەوانەی دەکەونە شوێن زانست و زانیاری و ئایا فەرموودە پیرۆزەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت وەروایینی پیرۆزی ئیسلام چۆن هانمان دەدات دەبێت بە شوێن زانست و زانیاری دابڕێت. تەوەری سێمی بەرنامەکەشمان لە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەوە هاوکارمان کاک ڕیاز لێوە لەگەڵمان دەبێت و تەوەری سێمی بەرنامەکەمان پێشکەش دەکات. جگە لەمانە لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت ئەمڕۆ خزمەتتان دەکەین. بەڵازدان ئێستاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای ئەمڕۆی سەرجەم شار و شارەچەکانی هەرێمی کوردستان. لە دەستپێکی بەرنامەی پەیامی ڕۆژ ڕۆژانە بینەر و بیستەری ئەو گۆڕانکاریانە بنکە بەسەر دراوەکان داهاتوە بە تایبەتیوە کەمیشە چمەنی ئێرانی، لیرەی تورکی و دۆلاری ئەمریکی بەراورد بە دیناری عراقی. بە تایبەتی ئێستا بابزین لەگەڵ ئالۆزیانەی کە لە کۆماری ئیسلامی ئێراندا دەستی پێکردووە هیچ گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکانی داهاتوە یاخود بینەری بەڕگەی نرخی دراوەکان بین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم ڕۆدا ڕوویاندا و فەرموون با پێکەوە بینەریان. 18 یانزەی ساڵی 1970 لەدایکبوونی بیریار و پیاوی تێگەیشتووی ئەدەب و فیکر و مێژوو ئاین دکتۆر تەها حسێن لە گوندی عیزبەت ئەلکیلو سەرەتا لە زانکۆی ئەسەر و پاشتر لە فەڕەنسا خوێندوویەتی. هەر لە فەڕەنساش سوزانی ناسی کە پاشتر بوویە هاوسەر و یارمەتیدەرێکی باشی لە هەموو ژیانیدا. تەها حسێن لە تەمەنی سێمانگیدا بینایی هەردوو چاوەکانی لەدەست دەدا کەچی بەو بێچاویەشەوە بوویە ئەسێرێکی گەشی ئاسمانی ئەدەب و شیعر و فیکری میسر. 18 یانزەی ساڵی 1937
لە سێدارەدانی سەرکردە و خەباتکار و زانای گەورەی کورد سەید ڕەزای دەرسیم و بەشێک لە هاوڵەکانی لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە. سەید ڕەزای دەرسیم لە شاری دەرسیم هەستا بە شۆڕشێک بۆ سندنی مافەکانی گەلی کورد و ڕزگارکردنی کورد لە ژێردەستەیی تورکە داگیرکەرەکان، بەڵام هەرزوو تورکە داگیرکەرەکان توانیان شکست بە شۆڕشەکەی شێخ بێنن و سەرانی شۆڕشەکەش لە سێدارە بدەن. بەپی سەرچاوەکانی دەسەڵاتی تورکیا سوپا هەستاوە بە کۆمەڵکوژی هاوڵاتیانی سڤیلی دەرسیم و لەو کۆمەڵکوژیەدا 14,000 هاوڵاتی کورد لە ژن و پیا و منداڵ بوونە قوربانی و ئەو قەسابخانەیەش ماوەی 2 ساڵی خایاندووە. 18 یانزەی ساڵی 1962 کۆچی دوایی عەبدوڵڵا گۆرانی شاعیر لە سلێمانی بەهۆی نەخۆشی شێرپەنجەی گەدەوە ناوبراو بۆ وەرگرتنی چارەسەر لە سەرخەرجی حیزبی شوعی عێراق نێردراوە بۆ مۆسکۆ بۆ چارەسەر، بەڵام دەرکەوتووە کە چارەسەری نییە و ویستوێتی مردنەکەشی بێنێتەوە بۆ کوردستان. بۆیە مۆسکۆ بەرەو کوردستان جێدەیەڵێت. گۆرانی شاعیر یەکێکە لە شاعیرە زۆر جوان و کاریگەرەکانی کورد و بە جیاکەرەوە و دیاریکردنی سنووری نێوان شیعری کلاسیک و هاوچەرەخدا دەنرێت. گۆران ساڵی 1904 لە شاری هەڵەبجە لەدایک بووە. 18 یانزەی ساڵی 1970 کەسێک لە ئەمریکا بە ناوی جیم جۆند بانگەشەی پێغەمبەرایەتی دەکرد و توانی 920 کەس بکاتە شوێنکەوتەی خۆی و قەناعەتیان پێ بکە بە خۆکوشتن بە خواردنەوەی شاربەتی سیانیت. هەروەها داوای لە دایک و باوکەکانیش کرد کە سیانیت بە دەرزی لە منداڵەکانیان بدەن. سەرنجام جیم جۆند و هەر 920 کەسەکە خۆیان کوشت و دەنگدانەوەیەکی زۆری لە جیهانی مەسیحی و ئەمریکی دادایەوە. بانگەشەی پێغەمبەرایەتی و سەرگەردانکردنی تاکەکانی کۆمەڵ بە درێژایی مێژوو هەبوو. بەشێک لە مرۆڤەکان بۆ گەیشتن بە ئامانج و ویستەکانی خۆیان بانگەشەی پێغەمبەرایەتیان کردووە و کۆمەڵگەیان بەرەو سەرگەردانی بردووە. کۆمەڵگەی ئەوروپی و ئەمریکی بەهۆی بۆشایەکی زۆری دەرونی و ئاڵۆزبوونی دەرونیانەوە بەدەم هەموو بانگەشەیەکی خۆڕزگارکردانە دەچن و وەڵامی ویست و داوای ڕێبەرانی ئاینی خۆیان دەکەن. بۆیە کە جیم جۆند بانگەشەی پێغەمبەرایەتی و ڕزگارکردنی شوێنکەوتوانی و بەرەو بەختەوەری بردنیانی کرد، بەشێکی زۆر دوای کەوتن و سەرنجام 920 کەس لەگەڵیدا خۆیان کوشت. هێشتا لە ناو مانگی پیرۆزی مەولود و لەدایکبوونی پێغەمبەر و پێشەوامان محەممەد درودی خوای لەسەر بێت لە ناو مانگی پیرۆزەداین. بۆیە هێشتا چالاکیەکانی بەرزڕاگرتنی و یادە پیرۆزە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان بەردەوامە، بە تایبەتی لە شاری قەڵاتزێ ئاهەنگێکی بۆ نێوە ساز کراوە کە پەیامنێرمان ڕێنازەر سەلان ڤیتیەکی بۆ ئامادەکردین، با پێکەوە بینەریەوە ڤیتیە بین. دەست بە باڵای خۆشەویستی تۆوە بگرین، دەست بە باڵای ئاڵای واڵای تۆوە بمرین، خۆمان و ژیان، خۆمان و گەل، خۆمان و خاک، وەک گەلاوێژی ئاسمانی ساماڵ و پاک درەوشاوە بین. ئەنجومەنی خەڵازە کۆمەڵی ئیسلامی کوردستان باوکاری ئەنجومەن خوشانە سەم بە سازکردنی ئاهەنگێکی شایستا بۆ ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە حەزەتی محەممەد موستەفا. بۆیە ئێمە لێرەوە عاد و پەیمان دەکەینەوە لەگەڵ پێغەمبەری خوا کە شوێنکەوتەی پێغەمبەری خوا بین و لە سونەت و ڕەشوێنەکانی لا نەدەین. بە تەکید ئەم یادانە زۆر گرنگن بۆ شەعانکردنەوە و تەشجیعکردنی خەڵکی خۆمان کە بێگوێ بگرێت لە زانایان لە بانخوازان کە باز بە سیفەتەکانی پێغەمبەری خوا دەکەن و هونەرمەندان کە سرود لە
وەسفی پێغەمبەری خوا دەڵێن. پێویستە هەمومان زۆر بەدڵخۆشی هەست بە دڵخۆشیێکی زۆر بکەین لەوەی کە یادی مەولودەوە هەموو سنەت و ڕێگا و ڕێبازی پێغەمبەری عازیزمان پەیڕەو بکەین چینەوە سەر ئەسڵی حەدیثەکانی پێغەمبەری خوا هەموو ڕێگاکانی ئەو زیندووکەینەوە ئەو ئەمرانێکی ئەو پێکردوین جێبەجیام بکەین ئەوەی کە نەهی لێکردوین نەیکەین. رسول الله من میوانی تۆم یا رسول الله من میوانی تۆم میوانی خانە و ڕەوزەی جوانی تۆم یا رسول الله ساڵەهای ساڵە چیرۆک خوانی تۆم بە ئاهوناڵە پەیمان بێپەیمان پەیمان بێپەیمان هەتاکو مردن سیرەتی پاکت ڕادەگەیەنم کار و فەرمانت بەجێ دەهێنم. بینەرانی عزیز تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ ئەم تەوەرە ڕاستەخۆ دەچین ئاڵەبجۆ لەگەڵ میوانی بەڕێزمان بەڕێز ئەمید حەسەن عەبدوڵڵاه قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەڕێز کاک ئەمید زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین ڕووداوەکانی هاتوچۆ نکۆڵی لەوە ناکرێت کار ڕێژەکەیان بەرزە بەت بەراورد بەو ڕێگەوبان و بەو ئیمکانات و پێداویستیەوە بووی کە سێ چوار پارێزگاین ڕامەرەکانمان بەرزترە. ڕاستە ڕووداوی هاتوچۆ لە هەموو شوێنەکە هەیە و بە تیرۆری سپیش ناسراوە، بەڵام چی بکەین بۆی کە قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر بکەین و یاخۆت ڕووداوەکان کەمتر بکەینەوە؟ بەڵێ ئێمە پێشەکی سوپاسانەکەین بۆم دەرفەتە داوامان لە برا شۆفێرەکان ئەوەیە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن. بەڕاستی تیژڕەوی برا شۆفێرەکانمان پابەند نەبوونیان بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆوە وای کردووە کە دایما ئەو ڕووداوە دڵتەزیێنانە بکەوێتەوە. بۆیە ئێمە بە چەند هۆکارێک ئەو ڕووداوانە باسەکەین کە یەک ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان جادەکانی هەرێمی کوردستان وەکو پێویست نییە زۆر لە جادەکانمان تاکو ئێستا یەکساییدا، بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین هەڵ بدرێ ئەو ڕێژە ئۆتۆمبیلەی ئێستا لە کوردستان زۆرە. بەڕاستی پێویستی بە جادە و ڕێگاوبانی باشترە لەمەی کە هەیە. زۆر لەو ڕێگاوبانانەی کە هەمانە یەکساییدا یان چاڵ و چۆڵی زۆری تایە یان لە هەندێک شوێن بە پێی نەخشەی ئەندازەی باش نییە، پێویست بە چاکردنەکە. لەگەڵ ئەوەشە ڕێنماییمان هەیە بۆ برا شۆفێرەکان کە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن. زۆر جار بەهۆی تیژڕەوی و بەهۆی پابەند نەبوونیان بە یاساکانی هاتوچۆوە ئەو ڕووداوانە ڕۆدەن، زۆر جابنە هۆی کارەساتی دڵتەزیێن. بۆیە داواکەین لە هەموو برا شۆفێرەکان ئەو کەسانەی کە لە دەستیانە دەین هەموو برا و خوشک و باوک و دایک و منداڵ و کەسوکاری ئازیزمانن، بۆیە تکا دەکەین یەک لەحظە بیر لەوە بکەنەوە کە لەو ڕووداوانەی کە ڕۆدەن کە چ کارەساتێکی دڵتەزیێن ڕوەدا. بۆیە ئەگەر یەک لەحظەیش برای شۆفێر بیر بکاتەوە هەرگیز قەت تیژڕەوی ناکە، پابەند دەبێ بە ڕێنمایەکان و یەک لەحظە بیر لەوە بکاتەوە کە دوای ڕووداوی هاتوچۆ کە کەسێکی ئازیزی لە دەسەدا، برادێکی خۆشەویستی لە دەسەدا، مناڵێکی لە دەسەدا، خوشکێکی لە دەسەدا، دایکی لە دەسەدا، هەندێک جار باوکی لە دەسەدا. بەڕاستی ئەگەر بیر لەوە بکاتەوە
قەت تیژڕەوی و لاساری و پابەند دەبێ بە ڕێنمایەکانی هاتوچۆوە. بۆیە ئێمە ئێستا هینی ئاماری ڕووداوەکانی ئەم ساڵتان تاکو ئەمڕۆ کە 11 بۆ دەخوێنینەوە زۆر باشە لە سنووری پارێزگای هەڵەبجا ڕووداوەکان ئەم ساڵ کەمی کردووە بە گوێرەی ساڵی پار هەرچەندێ ئێمە ئەمە مایە ئەوە نییە دڵخۆشی نییە بۆ ئێمە چونکم ئێمە ئەمانەوێ ڕووداوەکانی هاتوچۆ تا ئاستێکی زۆر زۆر کەم بێتەوە. ڕووداوەکانی ئەم ساڵ تا ئەمڕۆ 11 ڕوودا و ڕوویداوە. بەداخەوە 12 کەس لەم سنوورە گیانیان لەدەستداوە، 104 کەس بریندار بوون، پێکدادان 44 پێکدادان ڕووی داوە، وەرگەڕان 20 وەرگەڕان، شێلان 18 شێلانمان هەبووە، سووتان 1 دانا. ئەو ڕووداوانەی کە ئۆتۆمبیلە بڵێ 52 ڕووداوە، ڕووداوی ماتۆرسکیل بەداخەوە 40 ڕووداوە، خەریکە ڕووداوی ماتۆرسکیل بەرامبەری ڕووداوی ئۆتۆمبیل ئەبێتەوە. مردوو لە ئۆتۆمبیل 9 کەس بە کارەساتی ئۆتۆمبیل و ڕووداوی ئۆتۆمبیل گیانی لەدەستداوە، 5 کەسیش بەداخەوە بە ماتۆرسکیل گیانی لەدەستداوە. برینداری ئۆتۆمبیل 58 کەسمانەیە، برینداری ماتۆرسکیل 46 کەسمانەیە، کەواتە ماتۆرسکیلیش خەریک بەرامبەری ئۆتۆمبیل ئەبێتەوە. بەراورد بە ڕووداوی ساڵی پار 11 ڕوودا و کەمی کردووە. ساڵی پار 103 ڕوودا و ڕوویداوە، ئەم ساڵ 92 ڕوودا و بۆیە هەرچەندە کەمی کردووە، بەڵام هێشتا ئێمە بەوە ڕازی نین. هێشتا داوا لە هاوڵاتیانەکەین زیاتر پابەندن بە یاسەکانی هاتوچۆوە، داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین کە جادەکان چاک بکرێ. بەڕاستی کارەساتی هاتوچۆ وەکو ئەوترێ تیرۆرێکی سپیە، زۆر باشە خەڵکە ئازیزانەکە لە دەستیانە دەین، لەوانەیە ڕۆژانێک دکتۆرێک تیا بچێ. زۆر باشەکە حەسەن لە ئەسنای قسەکان تا زیاتر ئاماژەت بۆەوە کرد بە ڕێزت کە زۆربەی هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ پابەند نەبوونی شۆفێرانە بە ڕێنمایەکانی هاتوچۆ، بەڵام وەک دەبینین کە زۆربەی ڕێگاوبانەکانمان جادەکانمان لە نێوان شارەکان بینی یەکسایی ئەوانەشی کە ئیشی تێدا دەکرێت و دەکرێت بە دووسایت بە بەردەوامی سایدێکی لە کاردایە، کارەکان بەباشی بەڕێوە ناچن. ئایا بەڕێزن ئەمە بە هۆکارێکی دیکەی ئەوە نازانی کە زۆربەی ڕووداوەکان ڕوودەدەن؟ من ئاماژەم پێی کرد کە زۆر لە جادەکان یەکساییدا پێویستەکە بکرێ بە دووسایید. هەندێک لە جادەکان پێویستیان بە سیانە و چاکردنە، چاڵ و چۆڵی زۆری تایە، زۆر جا ئەو چاڵ و چۆڵیانەیش ئەبنە هۆی ڕووداوی دڵتەزیێن. بۆیە ئەویش یەکێکە لە هۆکارەکان. هەروە هاوردەکردنی ئۆتۆمبیلیش بەڕاستی ئەو ئۆتۆمبیلانەی کە هاوردەی هەرێمی کوردستان ئەکرێن حەق وایە ئۆتۆمبیلی کوالیتی بەرز بن، ئۆتۆمبیلێک من لە وڵاتێلێکەوە هاوردە بکرێن کە مواسەفاتی باشیان تیابێ، کە لە کاتی ڕووداوی دڵتەزیێنە کە کەمترین خەسارەت بە سەرنشینەکانی بگات. بۆیە پێویستەکە لایەنی پەیوەندیدار، وەزارەتی ناوخۆوانەی کە پەیوەندیان هەیە بەو پرسەوە، ئەو ئۆتۆمبیلانەی کە هاوردەی هەرێمی کوردستانەکرێن کوالیتیان بەرز بێ بۆ ئەوەی کەمترین زیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتی ڕووداوەکانە. زۆر باشە. بەڕێز کاک ئەمید حەسەن، ئایا ئاماژەت بەوە کرد کە ڕووداوەکانی هۆکارەکانی ماتۆرسیکلت بۆ زۆربوونی ڕووداوەکان وەک ئامارەکانی ئاماژەت پێکرد بە ڕێژەیەکی زۆر و بەرچاوە،
چی بکرێ بۆی کە ماتۆرسکلێت بەو شێوازە بێت کە یا بە کەمترین هۆکار بن بۆ ڕووداوەکانی چوو یا خۆت نەبن ێستا بەراورد بە ئۆتۆمبیل خەریکە یەکسان دەبێتەوە ئەم لە ڕووی قوربانیەوە ئەم لە ڕووی ڕووداوەکانەوە بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە چی ئەکەن یا پلانتان چییە بۆی کە ڕێگری لەو ماتۆڕانە بکەن کە بە شێوازێک لە دوور لە ڕێنماییەکان هاتوچۆ دەکەن. بەڵێ من بەڕێی خۆم ئەو ماتۆرسکیلانەی کە هەن تاکو ئێستا زۆربەی زۆریان بگرێت لە 1970یان ڕێک نەخراون ژمارەیان نییە یان ساڵانەیان نییە یان بەبێ مۆڵەت لێ خوڕن بۆ ئێمە داوا ئەکەین یەک لە وەزارەتی ناوخۆ و لایەنی پەیوەندیدار ئەم ماتۆرسکیلانەی کە لە هەرێمی کوردستانە ڕێک بخرێ بەڕاستی ئەوەنە زۆر بووە ینی چارەسەرکردنی تەنیا ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین ڕێکی بخەین ئەویش بە سیستەمێک کە ئەوانەی کە پێویستەکە بە ژمارە ئێمە ڕێکیان بخێ ژمارەیان پێ بدرێوەکۆ ئۆتۆمبیلەکانی کە بێسەرەتا بوون زۆر یان ژمارەیان پێدرا ئەو ماتۆرسکیلانەی زۆریان کە بە کەڵکی ئەوە دێن بە کەڵکی جادە دێن نسبەتێکی باشن نسبەتێکی بە پارەیەکی زۆریش کڕاون ئەمە بەڕاستی ماتۆرسکیلی وا هەیە هەفتا وەرەقەی پێ داوە ئێمە زۆر جارەیان گرین پانیانەکەینەوە ئەمە یەک زەرەرێک لە اقتصادی وڵاتەدا بەڕاستی ئەو ماتۆڕانەیش نسبەتێکی زۆر ئێستا لە هەرێمی کوردستانان لەوە نییە بەگردن و پانکردنەوە ئەوانە چارەسەر بکرێ بەڕاستی گرتنی ماتۆرسکیلیش ئاسان نییە بۆ مەفرەسەکان زۆر جار تۆ دوای ماتۆرسکیلێکەکەوی یان ناوەستێ یان ئەگەر دوایشی بکەوی سیرەکەی هەندێک جار ڕووداوی لێکەوێتەوە ئەو کەسە لەوانەیە گیان لە دەست بدا بۆیە ئاسان نییە ئیجرعات لەگەڵ ماتۆرسکیلە من پێم باشە و پێشنیاری ئەوە دەکەم چارەسەری ئەوەیە کە ڕێک بخرێ ئەویش ئەوەیە کە ژمارە بدەینە ئەوانەی کە بە کەڵکی جادە و ڕۆیشتن و کە ئەوە دێن کە بەکار بێنرێن بۆ ئەوەی کە ئەوانەی کە ژمارەیان پێدرێ ئۆتۆماتیکی خۆیان التیزامەکەن بە یاسەکانی هاتوچۆ مۆڵەتیش دەرەێنن بۆیە زۆر جارێمە ئەو نسبەتەکەمەی کە ژمارەیان هەیە زۆر جاریان بینین لە تەرەفکلایتەکان یا لە شوێنەکان ملتەزیمن یعنی لە هەموو وڵاتێکە ماتۆر هەیە ئەمە بۆ خۆی هەم پێداویستیەکی ژیانی ڕۆژانەی خەڵکە و هەم لەگەڵ ئەوەشە ئارەزویەکی گەنجی ئەمڕۆیە تۆ ناتوانانی منعی خەڵک بکەی لەوەی کە ماتۆر لێ نەخوڕێ بەڵام ئەتوانی ڕێکی بخەی هەوڵ بدەین ئێمە ڕێکی بخەین ژمارەیان پێ بدەین مۆڵەتیان پێ بدەین فێری ڕێنمایەکانیان بکەین بەڵێ زۆر باشە ببوورە وەک دەبینین کە لەسەر ئێستا وەزارەتی ناوخۆ ڕێگەی نەداوە تەنیا بە مۆدێلی 2019 زۆر باشە وەک دەزانین کە لەسەر لە نێوان شارەکاندا لە زۆربەی ڕێگەوبانەکانماندا بوونی هێما و ئیشارەتێکی کەم نابینێت ئەگەر هەبێکیش زۆر هەبێت ڕێژێکی زۆر کەم هەیە تۆ بەڕێزت نەبوونی ئەم هێما و ئیشارەتانە زیاتر ئەمەش بە هۆکارێکی دیکە ناگەڕێنیتەوە بۆ زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ هەوڵتان نەداوەکە بە پێی پێویست لە نێوان شارەکاندا بێت لە سەرجەم ڕێگاوبانەکاندا بێت هێما و ئیشارەتێکی زۆر دابنێن یەکێکە لە زەروریاتی جادەوبان و ڕێگاکان بۆیە ئێمە ئەو لە 1970 کە سەرفەکرێ لە وەزارەتی ناوخۆیە داوا ئەەکەین کە پێداویستی جادەکان لە ئەندازەی هاتوچۆ کە دووبارە چاوێ بخشێنەوە بە جادەکانە ئەو نقصانیانەی هەیە کە لە جادەکان تەواویکەن بۆ ئەوەی هەندێک جاریش لەلایەن هاوڵاتیانەوە بەداخەوە هەندێک هێما دەستکاریە کرێ یان هەندێک هێما دەشەکێنرێ بۆیە بەردەوام پێویستی بە سیانەکردنە
ئێمە لێرەوە داوا ئەەکەین لە ڕێی کەناڵەکەی ئێوە ئەندازەی هاتوچۆ سەلاحێتیەوەی پێ بدرێ ئەو ئیمکانێتی پێ بدرێ بەردەوام لە سیانەکردنی هێمای سەرجارەکان بێ بۆی کەس تووشی ڕووداوی نتەزیێ نەبێت. زۆر باشە بەڕێز کاک ئەمیت حەسەن تا ئەو ئەوانەی کە ڕوبەڕووی ڕووداوی هاتوچۆ دەبنەوە بەبێ جیاوازی هەم ماتۆرسکلێت و هەم ئۆتۆمبیل ئایا ئەو کەسانە کێن کە ڕوبەڕووی و ڕووداوە دەبنەوە یاخود هۆکارن بۆ ڕووداوی هاتوچۆ کێن مەبەستن لە تەمەنیان هەیە ئەوانە زیاتر خەڵکی بە تەمەنن یاخود گەنجن هیچ دیاریکراوێک هەیە بە پێی ئامارەکانتان کە ئەوانە زۆرتر کێن؟ بەڵێ بەداخەوە زۆربەی کاوانەی تووشی ڕووداوی هاتوچۆ بنەگەل لە ماتۆرسکیلەوە هیچ لە 100 گەنجە بەڵام لە ئۆتۆمبیلەکانیشە بەداخەوە زۆربەی ئەوانەی کە تووشی ڕووداوی هاتوچۆ بن زۆربەیان شۆفێرەکانیان گەنجن بۆیە زیاتر ئەو گەنجانە پابەندی ڕێنمایەکان نابن یان زۆر جار تیژڕەوی بەکارەهێنن بە تیژڕەوی ئۆتۆمبیل لێ خوڕن بۆیە پێویستەکە ڕاگەیاندنەکان پێویستەکە مامۆسایانی ئاینی پێویستەکە لە قوتابخانەکان مامۆسای قوتابخانەکان وەزارەتی تەربیە من پێم باشە کە منهەجێ دابنرێ لە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی قوتابیەکانمان هەر لە منداڵیوە فێری ڕێنمایەکانی هاتوچۆ بکەین فێری ئەوە بکەیت زەرەری کارەساتەکانی ڕووداوی هاتوچۆ چەند ناخۆشە هەر لە ئێستاوە باش وایە بیر لەوە بکرێتەوە لە قوتابخانەکان منهەجێ دابنرێ وەکو منهەج وەک مناڵەکانمان فێری ئەوە بکەین فێری ڕێنمایەکانی هاتوچۆ و کارەساتەکانی باشە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئەمیت حەسەن عەبدوڵڵا بەڕێوەبەری گەنجانەمان غەریب و نامۆ نەبێ بەلایەنەوە ئێمە بەش بە حاڵی خۆمان لەگەڵ پەروەردە و لەگەڵ قوتابخانەکانە بەردەوام لە ئەوەی ڕێنمایی بڵاو دەکەینەوە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئەمیت حەسەن عەبدوڵڵا بە بەڕێوەبەری گشتی هاتوچۆی پارێزگای سلێمانی سپاس بۆەوەی کە لە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵمانە بوویت. بینەرانی عەزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و دێنەوە لات. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرگەی هەواڵەکان چەند هەواڵێکتان پێڕادەگەێنین. بەڕێوەبەری گشتی گواستنەوە ڕایگەیاند پرۆژەی لێدانی لۆگۆ و ڕەنگی تایبەت بە تاکسی شارەکان کەوتە بواری جێبەجێکردنەوە. سەلاح جەوهەر بەڕێوەبەری گشتی گواستنەوە لا وەزارەتی گواستنەوە گەیاندن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پرۆژەی لێدانی لۆگۆ و ڕەنگی تایبەتی تاکسی شارەکان پرۆژێکی گشتیە بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان لا قۆناغی کۆتایین بۆ ئامادەکاری ئەو پرۆژەیە. وتیشی ئاگاداری شۆفێران دەکەن سەردانی بەڕێوەبەراتی گواستنەوەی پارێزگاکان بکەن بۆ وەرگرتنی فۆرمی تایبەت و دەستکردن بە جێبەجێکردنی پرۆژەکە. باسی لەوەش کرد ئەمڕۆ ئەو پرۆژەیە کەوتە بواری جێبەجێکردنەوە فۆرمی تایبەت ڕەوانەی بەڕێوەبەراتی شارەکان دەکەن و شۆفێران دەتوانن ئەو فۆرما وەربگرن. بەڕێوەبەری گشتی گواستنەوە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن دەڵێت ئەو فۆرما دەچێتە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆ لە فلتەری بایۆمەتری ناوی چێک دەکرێتەوە ئەگەر دەرچوو دەچێتە ئاسایشی ناوچەکە و پۆلیسی بەڵگەی تاوان ئەگەر پێشینەی تاوانی نەبوو و ئاستۆپاکی هەبوو دەرکەوت پێشینەی تاوانی نییە ئەوە لۆگۆی تایبەتی پێدەدرێت. بڕیارە پێشنی وەڕۆی ئەمڕۆ لە شاری سلێمانی قوتابیانی زانکۆی ئەمریکی دژی بڕیارێکی زانکۆکەیان خۆپیشاندان ئەنجام بدەن. ڕێکخەرانی خۆپیشاندەرەکان بە کەناڵی پەیامیان ڕاگەیاند دوای جێبەجێ نەکردنی بڕیارێکی حکوومەتی هەرێم لە سەرداشکاندنی لە 25 کرێی خوێندنی زانکۆ ئەهلیەکان لەلایەن زانکۆی ئەمریکیەوە ماوەی هەفتەیەکە قوتابیان لە ناوەوەی زانکۆکە خۆپیشاندانیان ئەنجام داوە و ئەمڕۆژ وا بڕیارە لا دەرەوەی زانکۆکەیان خۆپیشاندان ئەنجام بدەن. ئاماژەی بۆەوەش کرد هەموو زانکۆ ئەهلیەکانی دیکە بڕیارەکەیان جێبەجێ کردو بەڵام زانکۆی ئەمریکی پابند نییە بۆ بڕیارەوە. تا ئێستا سەرۆکی زانکۆ و بەشی ژمێریاری بەڵێنیان پێنەداون با کەمکردنەوەی کرێی خوێندنەکەیان. زانکۆی ئەمریکی زانکۆیەکی ئەهلیە لە شاری سلێمانی نزیکەی 1350 خوێندکار لەخۆ دەگرێت لە ساڵی 2007 دامەزراوە.
بڕیارە بەشێک لە چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە بەهۆی پشتگوێخستنی شارەکەیان لەلایەن بەرپرسانەوە گردبوونەوەیەک ئەنجام بدەن. ڕێکخەری گردبوونەوەکە ڕایگەیاند بۆی پشتگوێخستنی پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانەوە بڕیاریان داوە ئەم شەو لە بەردەم بینای بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە وەک نوێنەری بەشێک لە چین و توێژەکانی پارێزگاکە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ساز بکەن و یاداشتێکی ناڕزایی بڵاو بکەنەوە. ئەمە لە کاتێکدای هەفتەی ڕابردوو حکوومەتی هەرێم لە کۆی 15 میلیارد دینار بۆ پرۆژە تەواو نەکراوەکان تەنها 450 میلیۆن دیناری بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان کرد بۆی کەمی ئەو بودجەی کە بۆ پارێزگاکە دانرابوو ناڕزایی هاوڵاتیانی شارەکەی لێکەوتەوە. چەمچەماڵ بە تۆمەتی کوشتن 3 کەس دەستگیرکران. پۆلیسی سلێمانی بڵاوی کردوێتەوە بە تۆمەتی کوشتنی 3 هاوڵاتی 3 تۆمەتبار دەستگیر کراون. هەر 3 تۆمەتبارەکە با بڕیاری دادوەر لا قەزای چەمچەماڵ بە پێی مادەی 406 یاسای سزادانی عێراقی ڕاگیراون. تۆمەتبار یەکەم لا دایکبووی ساڵی 1997 و شەوی ڕابردوو لەناو بازاڕی چەمچەماڵ با چەقۆهێرشی کردە سەر کەسێکی کە لە دایکبووی ساڵی 1998 و پاش برینداربوونی گیانی لەدەستدا. هەروەها 2 تۆمەتباری دیکە کە پێشتر فەرمانی دەستگیرکردنیان هەبووە با تۆمەتی کوشتنی 2 کەس دەستگیر کراون. لا ڕۆژی گیانی قوربانیانی هاتوچۆدا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێم ئاماری قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆی بڵاو کردەوە و ڕایگەیاند. لا 9 مانگی سەرەتای ئەم ساڵەوە 655 کەس گیانیان لەدەستداوە. ئەسعەد مەلاکەریم وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێم ئەمڕۆ ڕایگەیاند لا 9 مانگی ڕابردوودا لا شارەکانی هەرێمی کوردستان 3328 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و باهۆیانەوە 655 کەس گیانیان لەدەستداوە و 4844 کەسیش بریندار بوون. با گوێرەی ئامارەکانی هاتوچۆی هەرێم لا ساڵی 2017دا 4385 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە بەهۆیانەوە 690 کەس گیانیان لەدەستدا و 7016 کەسیش بریندار بوون. وتەبێژی هاتوچۆی هەرێم ئەوەشی خستۆتە ڕوو لە سەدا 63 ڕووداوەکان بۆی خێرایی شۆفێرانەوە ڕوویان داوە لە سەدا 33یان بۆی کەمتەرخەمی و سەرقاڵبوونی شۆفێران با بابەتی لاوەکیەوە بووە. وتیشی لە سەدا 4 ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێم بۆهۆی مەرجی تونند و تۆڵی ئۆتۆمبیل و خراپی ڕێگاوبانەکانەوە بوون. لەبارەی ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان ئەسعەد مەلاکەری ماشکرای کرد لە ئێستادا 1,711,558 ئۆتۆمبیل لەسەر جەمشارەکاندا بوونیان هەیە. تەنها لە ماوەی 9 مانگی ئەم ساڵیشدا 121,947 ئۆتۆمبیلی نوێ تۆمارکراوە. عێراق لە چەند شارێک مانگرتنی گشتی لە فەرمانگە حکوومیەکاندا ڕاگەیاند. لەسەر داوای خۆپیشاندەران مانگرتنی گشتی لە فەرمانگە حکوومیەکان لە 4 شاری ناوەڕاست و باشووری عێراق ڕاگەیەنرا هەروەها فرۆشگاکانیش داخران. ئەمە لە کاتێکدایە وەک پاڵپشتیکردن لە خۆپیشاندانەکان دوێنێ خۆپیشاندەران داوایان لە سەرجەم فەرمانبەران و خاون کۆمپانیەکان کردبوو کە دەست لە کار هەڵبگرن و مانگرتنی گشتی ڕابگەیەنن. هاوکات وەک پاڵپشتیکردن لە خۆپیشاندەران ئەمڕۆ داوامی فەرمی لە دامەزرا حکوومیەکاندا لە پارێزگاکانی نەجەف و بابل و میسان و زیقار کرانە پشوو. هەر لەو چوارچێوێشدا سەرجەم فرۆشگا بازرگانیەکان لە ناوەڕاستی نەجەف داخراون و خاوەنەکانیان لەسەر فرۆشگاکانیاندا با دروشم نووسیویانە پاڵپشتی لە خۆپیشاندەران دەکەین. خۆپیشاندانەکانی ئێران فراوانتر بوون و چەندین شاری گرتوتەوە لە شارەکانی مەریوان و کرماشانیش هێزانیەکان تەقەیان لە خۆپیشاندەران کردووە. میدیا ئۆپۆزیسیۆنەکانی ئێران ڕایان گەیاند خۆپیشاندەران چەند شوێنێکیان سووتاندووە و هێزانیەکانیش تەقەیان لێکردوون. هاوکات ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ دوێنێ ڕایگەیاند کە 25 هاوڵاتی لە شارەکانی جوانڕۆ و سنە و مەریوان و کرماشان با تەقەی ڕاستەوخۆی هێزانیەکان پێکراون کە 21 کەسیان گیانیان لەدەستداوە. ئەمەژەی بەوەش داوە لە شاری جوان ڕۆژ 14 خۆپیشاندەر کوژراون و 52 کەسی دیکەش بریندار بوون. لا کرماشانیش خۆپیشاندان فراوانتر بوو حکوومەتی ئێرانیش هێڵەکانی ئینتەرنێتی لە سەرانسەری وڵاتدا بڕیوە. لە دوای دەرچوونی بڕیاری زیادبوونی نرخی بنزین ڕزایی خۆپیشاندانی شارەجیاوازەکانی ئێرانی گرتوتەوە و خۆپیشاندەران داوای دەست بەجێی هەڵوەشاندنەوەی بڕیارەکە دەکەن. لە زیادکردنێکی ئاشکرادا لە ئەمریکا 50 سنتێک کامێژەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1838 بە 504,000 دلار فرۆشرا. بەپێی هەواڵێکی ماڵپەڕی فۆکس نیوز ئەو 50 سنتەی کە ڕۆژی هەینی لە شاری بالتیمۆری ویلایەتی ماریلاندی ئەمریکا فرۆشرا تەنها 20 دانەی لێ دروست کرا و لە ئێستادا تەنها 9 دانەی دۆزراونەتەوە. ئەمە ژوا دەکات پارچێکی دەگمەن و بەبەها بێت بۆ ئەو کەسانی خولیای کۆکردنەوەی دراوەکانیان هەیە.
ماڵپەڕەکە باز لەوەش دەکات کە ئەم 50 سانتیانە بۆ ئەوە دروستکراون تاوەکو هاوسەنگێکیان پێ دروست بکرێت لە بەرامبەر دراوە جیاوازەکانەوە کە لە ئەمریکای لاتینیەوە دەهاتنە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بۆ ئەمەش پێویست بووە کادرایی بچووکتر و کەم نرختر دروست بکرێت. شایانی باسا دراوە دەگمەنەکان لە بازاڕدا نرخێکی ئێجگار زۆریان هەیە بە شێوەیەک کە لە مانگی ئابدا دایمێک 10 سنت کە تەنیا 24 دانی لێ دروستکرا بوو با بڕی 1.32 میلیۆن دلار فرۆشرا. بەڵارزیان کورتیاوەڵەکانمان پێشکەشکردن پاشنەوە بڕێک دەگەڕێنەوە لاتان خواتان. لە قەزای سەی سادق بەهۆی هاوسۆزیەک یا هاودڵیەک لەگەڵ قوتابیەکانیان لە قوتابخانەیەکدا مامۆستایەکانیش خۆیان یەک پۆش کردووە لە دیار لە دوای بڕیاری وەزارەتی پەروەردە کە سەرجەم قوتابیان دەبێ بەبێ جیاوازی خۆیان یەک پۆش بکەن لەم قوتابخانەی سێ سادقیش مامۆستایان خۆیان یەک پۆش کردووە کە دیارە ئەمەش سوود و کاریگەری زۆرتری هەیە و خۆیان پێیان باش بووە. پێیانێنمان سۆیب محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینێری و راپۆرتە بین. لەژێر چاودێری تەندروستی و لیژنەکەی ئێمەشایە باشە بابەگیان. مامۆستاکانی ئەم قوتابخانەیە هاوشێوی و قوتابیەکانیان خۆیان یەڕەنگ و یەکپۆش کردووە بە ئاماژی نێشتنی جیاوازی چینایەتی لە نێوان قوتابیان و سەرقاڵ نەبوونیان بە مۆدێلگەرایی. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم قوتابیانی یەکپۆش کرد. مامۆستایانی قوتابخانەی زانینیش لەلایەکەوە بە مەبەستی هاودڵی قوتابیەکانیان و ڕێکوپێکی قوتابخانەکەیان و لەلایەکی دیکەشەوە باوەڕیان وایە دەبێت یەکپۆشیان جیاوازی نێوان مامۆستاکانیش بشارێتەوە. خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە ئەمڕۆ ئێمە وەک نمونەیەکی هەڵبژاردە لە پەروەردەی سەی سادق توانیمانە هەنگاوێکی باش بنین بۆ بەرەو پێشچوونی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە قوتابخانەکەمان. ئەویش هەستاوین بە کارێکی جیاواز لە ئیشەکانی ترمان یەکپۆشی مامۆستایانە بۆ ئەوەی بتوانین بەرامبەر بە ڕێزێک بەرامبەر بە قوتابیەکانمان و هەروەها سادەی بوونمان بەرامبەریان و دیاریکردنی پێگە و جێگەی ئێمە هەستاوین بە یەکپۆشی مامۆستایان. هەواڵی یەکپۆشی لە نێو مامۆستایانە بڵاو بوویەوە بڕێوبەرەتی پەروەردە و مامۆستایان و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی دایک و باوکان قوتابیان سەرنجی تایبەتیان لە سەرداناوە دەستخۆشییان هەبوو. تەبان لەوانەیە مەسەلەن تێبینی بە پێچەوانشی لەسەر وترابێ ئەمە کۆمەلگا هەموو ڕەنگێکی تایە هەموو ڕایەکی تایە. ئێمە هەرچۆن بێ بە کۆی دەنگ ئەمەمان پەسەند کردووە و بڕیاری خۆمانەوە جێبەجێشی یەکەین بەو مێدەی ببێتە هەنگاوێکی ئیجابی لەوەی کە هەموو لایەک چاو لە قوتابخانەی زانین بکەن و بەرەو پێشەوە پەروەردە و فێرکردن هەنگاو پێ هەڵبگرێت. خوێندکارانی ئەم قوتابخانەی باڵوێستی مامۆستاکانیان دڵخۆشن و هیوا دەخوازن لە ساڵانی داهاتوودا بڕیارەکەی وەزارەتی پەروەردە لە سەر سیستەمی یەکپۆشی مامۆستایانی دیکەش بگرێتەوە بێ جیاوازی. ئێمە لەسەر یەکپۆشی مامۆستاکان بڕیارێکی زۆر جوانە زۆر سوپاسیانەکەم کە بڕیاری یەکپۆشیان داوە کە یەکەم قوتابخانەیە لە سنووری پەروەردەی سیسایەقا هیوادارم قوتابخانەکانی تریش بڕیاری یەکپۆشی بدەن کە قوتابیش شتێکی باشە بۆ قوتابەکەش کە بڕیاریان داوە وەکو قوتابیەکان یەکپۆش بن. زۆر سوپاسیانەکەم. یەکپۆشی ئەبێتە هۆی سەرکەوتنی زیاتری کارەکانمان بەهۆی ئەوەی کە ئێمە ئەگەر یەکپۆش بین جیاوازیەکانمان کەمە بێتەوە و یەکپۆشیش ئەبێتە هۆی کەم سەرنجدانی قوتابیان بۆ مامۆستاکە بۆ ڕنگ و ئاڵواڵای جلوبەرگەکانیان. بڕیارمانە ئێمە هەمومان مامۆستاکان بە یەکەوە کە بگەینە ئاستێ وەکو یەکپۆشی قوتابیان ئێمەش یەکپۆشی بکەین لە ناو خوێندنگاکەمانە. ئەمە وەکو هەموو مامۆستایلەوە چی حەزکەین ڕۆژانارێکی و بە شێوازە جلوبەرگێکی جیاوازەوە بینە ناو قوتابخانەکان. بەڵام ئێمە پێش ئەوە بواری پەروەردە و فێرکردن بە گرنگترە زانین تا هەنێ شتیکە. لە سنووری قەزای سەی سادق 87 قوتابخانە هەیە. بڕیاری یەکپۆشی ئەمساڵ کاردانەوەی باشی لێکەوتەوە بە تایبەت لە ناوچە ژانشینەکان و دەرەوەی شارەکان بە جۆرێک ئیدی جیاوازی چینایەتی و مۆدێلگەرایی کەم کردووەتەوە بە بڕوای بەشێک لە قوتابیانیش یەکپۆشی بۆ مامۆستاکانیشان پێویستە چونکە زۆر جار مۆدێلی جلوبەرگ و ئارایشی جیاوازی مامۆستایان کاریگەری زۆری کردووەتە سەر سەرنجڕاکێشانی قوتابیەکان. سوێ محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سەید سادق. بەڕگەی ڤیددیۆکانی ئێوە کە هاوڵاتیەک لە ڕووباری نیلەوە هەندێک وێنەی دەگمەنی ڕووباری نیلی بۆ ناردوین با پێکەوە لە ڤیددیۆکانی ئێوەدا بینەری بین.
دەچینە لای بڕگەی زانیاری و سەرنجتان بۆ چەند زانیاریەک ڕادەکێشین لەسەر زیانەکانی دانیشتن. فەرموو باپێکەوە بینەریە و بڕگەیە بین. زۆر دانیشتن دۆستی شێرپەنجێ. پسپۆڕێکی ئەڵمانی هۆشداری دەدات لە سروشتی ژیانی بەشێکی بەرچاوی خەڵکی ئێستا کە زۆربەی کاتەکانیان بە دانیشتن لەسەر کورسی و لە پشتمێزی ئۆفیسەکانیانەوە بەسەر دەبن. میخایل لایتسمان، پرۆفیسۆری خۆپارێزی لە ئەڵمانیا، دەڵێ دانیشتن بۆ ماوەی درێژ جگەلەوەی ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی بڕبڕی پشت زیاد دەکات، لێکەوتەی نەرێنی دیکەشی زۆرن. پسپۆڕ ئەڵمانیەکە دەڵێ زۆر دانیشتن ئەگەری توشبوون بە شەکرە و نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەند جۆرێکی شێرپەنجە زیاد دەکات. دانیشتنی زۆر هەروەها بۆ لایەنی دەرونیش نەشیا و ئەگەری توشبوون بە خەمۆکی زیاد دەکات. بۆیە ئەو کەسانی سروشتی کارەکانیان وەهایە زۆر بە دانیشتووی دەمێننەوە دەبێ بەرنامەی ڕۆژانی وەرزشکردنیان هەبێت و هەوڵ بدەن جموجوڵ لە کاتەکانی دەرەوەی کاریان زیاد بکەن. بە پێی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو کەسێکی ئاسایی دەبێ هەفتانە 150 خولەک وەرزشی هێواش و مامناوەند یاخود 75 خولەک وەرزشی ماندووکەر بکات. لە نمونەی ئەو ڕێو شوێنە سادانی دەتوانی بیانگریتە بەر بۆ زیادکردنی جوڵە لە ژیانی ڕۆژانەتدا، بەکارهێنانی قادرمە لە بری ئاسانسۆر، ڕاگرتنی ئۆتۆمبیلەکەت لە مەودایەکی هەندێک دوور لە شوێنی کارەکەت، دابەزین لە وێزگەیەکی پێش نزیکترین و وێزگەی گەیشتن بە پاس و تاکسی و بڕینی ئەو ماوەیە بە پێ. ئەمڕۆ پێنجەمین ڕۆژی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبە کە دیارە ڕۆژانە ئێمە ڕووماڵێکی تایبەتمان دەبێت لە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب هەم سەبارەت بە ئەو کتێب و نووسراوە ئەو نووسراوە بە سوودانی کە لە ناو پێشانگەکەدا نمایش دەکرێت لایەکی دیکەەوە قسە و گفتوگۆی تایبەتمان دەبێت لەسەر دۆخە سیاسیەت جیاوازەکان لە هەرێم و ناوچەکە و عێراق بە گشتی قسە و گفتوگۆ و میوانی تایبەتمان دەبێت کە ڕۆژانە لە پەیامی ڕۆژەوە بڕگەیەکی تایبەتمان دەبێت هەر جار و لەسەر کتێبێکی ناوازە کە سوود و کاریگەری هەیە بۆ بە تایبەتی کۆمەلگای ئێمە. ئەگەرچی لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب زیاتر لە 180 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بەشدارن بە زیاتر لە 200,000 ناونیشانی کتێبەوە و لە چوار ڕۆژی ڕابردوودا نزیک بە 20,000 سەردانیکەری هەبووە بە تایبەتی لە خەڵکی جیاواز و بە تایبەتی لە سۆران لە دوهۆک لە هەولێرەوە خەڵکێکی زۆر سەردانیان کردووە. گەرچی بە جۆرە لە جۆرەکان ساردی دیارە بە بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە بەرامبەر بە پێشوازیکردنی پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانیدا، بەڵام پێشوازی هاوڵاتیان باشە و ئەوەشی کە ڕوون و ئاشکرایە زۆرترین کتێب کە لەوێ دەفرۆشێ کتێبی ئاینین. بۆ قسە و گفتوگۆکردن لەسەر بەڕێوەچوونی پێشەنگاکە وەروەها وەک ئاماژەم پێکرد کتێبێکی دیاریکرا و دەچینە لای هاوکارمان کاک ڕیاز لە ناو پێشانگاوە لەگەڵ میوانێکی تایبەت قسە و گفتوگۆی زیاتر دەکات کەم تەوەری بەرنامەمان دەچینە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی. ڕیاز سڵاوی خوال لێبێت، ئێمە لای تۆ لەگەڵ میوانەکەتدا بفەرمون. بەناوی خوای بەخشندەی مێرەبان، جەلال سڵاو لە جەنابت و شەیدا و تەواوی بینەرانمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ. سڵاوتان لێبێ بینەرە خۆشەویستەکان، بەردەوامین لە ڕووماڵی تایبەتمان لە نێو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە پارێزگای سلێمانی و ئەمڕۆژ تەوەرێکی گرنگمان بۆ ئامادە کردوون. باز لە گرنگی و بایەخی خوێندنەوەکەین لە ناو چینی مامۆستایانی ئاینی و گرنگی پەرتوک بە تایبەت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. ولی ئێستادا باز لە جۆرێ لە لاوازی گوتاری ئاینیەکە لە کوردستان کە مامۆستایانی ئاینی بە جۆرێ لە جۆرەکان نەیانتوانیوە ڕوح و مێشکی یام ڕۆح و مێشکی گوێرەگرەکانیان تێر بکەن. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد شافعی زانای ئاینیم کردووە. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ دەرفەتەی کە بەێمەت بەخشی. تا چەند پێویستە مامۆستای ئاینی لە ڕوانگەی ئاینەکەیەوە کە ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرنگی و بایەخێکی ئەوتۆ زیاتر بە کتێب و خوێندنەوە و وەرگرتنی معریفە بدات. منیش دەستخۆشی لە بەڕێزتان دەکەم
دەستخۆشی لە تەلەڤیزیۆنی پەیامەکەم دوعای تۆفیق و سەرکەوتنتان لە خوای گەورە بۆ دەخوازم و هەروەها پیرۆزبایی لە هەموو خەڵکی شاری سلەیمانی و هەموو کوردستان دەکەم بەهۆی کردنەوەی ئەم نمایشگایە ئەم معرزی کتێبە کە یەکەم جارە بەم شێوە نمایشگایەکی نێودەوڵەتی لە شاری سلەیمانیا بکرێتەوە و هەموو جۆرە کتێبەکان لەخۆ بگرێ و هەروەها زۆربەی چاپخانە و مەطبعە و وە کتێبخانەکانی بەشێکی تری دەرەوەی وڵات بەشداری لەم نمایشگایە بکەن. دیارە ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ سەرەتای ئاینی پیرۆزی ئیسلام و سەیری قورئانی پیرۆز بکەین یەکەم ئایەتێک کە هاتۆتە خوارەوە فەرمانی داو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و فەرمانی داو بە ئومەتەکەی بە خوێندن ئەوە تا فەرمێ بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق واتە یەکەم فەرمان کە خوای تعالی جل جلاله داویەتی بەو فرستادەی خۆی بەو پەیامبەری خۆی کە حەزرەتی محەممەدە صلی الله عليه وسلم و کردوویەتی بە دوا پێغەمبەر و دوا فرستادە بۆ هەموو گەلان ئەوەتانێ یەکەم فەرمانی کە فەرمانی پێکردووە فەرمانە بە خوێندن و خوێندنەوە و ئەگەر سەیری دقی فرمودەکانی پێغەمبەریش بکەین صلی الله عليه وسلم لە دەیان فرمودەی شیرینە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی بە خوێندن و خوێندنەوە کردووە ئەوەتانێ فەرموویەتی طلب العلم فريضة على كل مسلم للرواياتێکی ترا فەرموویەتی على كل مسلم ومسلمة خوێندنی بەواجب بە فەرز داناوە لەسەر هەموو مرۆڤێکی مسلمان چ پیاو بێ چ ئافرەت و هەروەها ئاماژەی بەوە کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم هانی ئیماندارانی داوە لە هەر شوێنێکی ئەم سەرزەویەدا بوو زانست دەست بخەن بۆیە فەرموویەتی اطلب العلم من المهد إلى اللحد جارێکە یەکەم داوای کردووە ئینسان هەر لەو ڕۆژەوە کە لەدایک ئەبێ و گەشە ئەکا و تێدەگا حتا ئەو ڕۆژەی کە دەمرێ و بەرەو گۆڕ دەگەڕێتەوانێ ئەبێ لە بیری فێربوون و خوێندنا بێ یعنی واتە خوێندنەوە یا خوێندن قۆناغێکی نییە لە ژیانە واتە لە هەموو ژیانی ئینسانە بەردەوام ئەبێ مرۆڤ سوور بێ لەسەر خوێندنەوە بۆ ئەوەی هەتاوەکو لە کۆمەلگاکەی خۆیان دوانەکەوێت وازان مامۆستایانی ئاینی ئەوەی کە پێی دەگوترێن مەلا لە هەموو خەڵک زیاتر ئەهلی خوێندنەوە بن بەردەوام مطالعە بکەن و کتێب بەشێک بێ بەشێکی سەرەکی بێ لە ژیانیان بۆ ئەوەی بتوان وەڵامی گومان و پرسیار و داوا و خواستەکانی خەڵکی کۆمەلگەکەی خۆیان بدەنەوە. من پێم وایە هەر کەسێ بێوێ کە ڕێنمونی خەڵکی بکە هەر کەسێ بێوێ خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام بکە هەر کەسێ بێوێ خزمەت بە نەتەوەکەی بکە هەر کەسێ بێوێ خزمەت بە خاک و خەڵکی خۆی بکە لە ڕووی زانستیەوانێ پێویستی بە خوێندنەوەیەکی بەردەوام هەیە وەکو وتراوە الکتاب خەیر و جەلیس باشترین کە هەرگیز ئینسان لێی ماندوو نەبێ هەرگیز لێی بێزار نەبێ هەرگیز لێی بێتاقت نەبێ بریتە لە کتێب بۆیە من پێم وایە هەر گەلێک ئەگەر بێوێ بەرەو پێش بڕوە بێوێ بچێتە ئاستی گەلانی دنیا بێوێ خزمەت بە خۆی و خاک و خەڵکی خۆی بخە پێویستمان بە خوێندنەوەیەکی بەردەوام هەیە بە تایبەتیش مامۆستایانی ئاینی ئەوانەی کەوا دەڵێن ئێمە بانخوازین هەمیشە پێویستی بە خوێندنەوەیەکی بەردەوام پێویستی بە مطالعەیەکی باشی بەردەوامی قورئان هەیە پێویستی بە مطالعەیەکی باشی فەرمودە شیرینەکانی پێغەمبەر هەیە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم و هەروەها پێویستی بەو زانست و زانیاریانەی سەردەم هەیە کە ئەتوانێت خزمەت بە مرۆڤایەتی بکە من پێم وایە هەر مامۆستایەکی ئاینی هەر بانخوازێک هەر زانستخوازێک ئەگەر ڕۆژانە بەلای کەمەوە لە 5 سعات کەمتر بخوێنێتەوانێ ناتوانێت لە ئاستی داخوازی کۆمەلگاکەی خۆیان بێت واتە لە ڕووی زانست و لە ڕووی فەرهەنگ و لە ڕووی ڕۆشنبیری و
لە ڕووی دەستکەوتنی زانیاری پێم وایە پاشەکشە ئەکات و بەردەوام دەگەڕێتەوە چونکە زانایانی پێش ئێمە بایەخێکی باشیان بە خوێندن داوە هەموو ئەو پیاوە گەورانەی کەوا لە دنیادا پێگەیشتون بوونەتە نووسەر خزمەتیان کردووە کەسێکی ڕۆشنبیر بوون هیچ یەکێک لەوانە لە شەو ڕۆژێکە لە 5 سەعات کەمتر خوێندنەوەیان نەبووە یعنی بەردەوام هەمیشە بەشێک لە ژیانی خۆیان داناوە بۆ خوێندنەوە بۆ متاڵاکردنی ئەو کتێبانە ئیتر ئایا لە پسپۆڕیەکەی خۆی بێ یا بەدەر لە پسپۆڕیەکەی خۆی لەو شتانەی کەوا خزمەت بە خاک و بە خەڵک و بە نیشتمانی خۆی دەکات. دکتۆر ڕۆڵی حوجرە و خانەقاکانی ئێمە مزگەوت و حوجرەکانی ئێمە بە تایبەت لە پێگەیاندنی زانایانێکی گەورەی وەکو مەولانا خالید شێخ مارفی نودێ کاگە حەمدی شێخ نالی مەحوی سالم ئەو شاعیرانەی کە تا ئێستا لە ترۆپکی ئەدەبیاتی ئێمە یاوەستاون مامۆستای مدەڕێز ینی کۆمەڵێ خەڵکمانە مەلای گەورەی کۆیە ئەمانە چه ڕۆڵێکیان گێڕاوە لە پاراستنی معریفە و ڕۆشنبیری میلەتەکەمان و بە تایبەت لە زمان و ئەدەبیاتەکەماندا من پێم وایە و هەموو خەڵک شایەتی ئەمە ئەدا وەکو ئەڵێ دۆست و دژمن شایەتی ئەوە ئەدا لەو ڕۆژەوە کە خۆری زێڕینی ئیسلام لەم کوردستانەیە هەڵهاتووە بۆ ماوەی 13 سەدە بۆ ماوەی 1300 ساڵ حجرە و مزگەوتەکان خانەقا و تەکیەکان مامۆستایانی ئاینی پێم وایە لەم کوردستانەیە پێشەنگی زانست و زانیاری بوو ئەمەی کە ئێستاکە پێی ئەوترێ قوتابخانە و مەدرسە و هەروەها ئەوەی کە پێی ئەوترێ پەیمانگا و کۆلێژ و زانکۆکان ئەمە لە هەرێمی کوردستانە مێژوویەکی تازەیان هەیە مێژوەکان ئەو پەڕەکەی ئەگەڕێتەوە بۆ 100 ساڵ ئەو پەڕەکەی 150 ساڵ لەمە پێش بە درێژایی ئەم 13 سەدەیە ئەوەی کەوا بەدیلی قوتابخانە حکومیەکان و پەیمانگا و زانکۆ و کۆلێژەکان بووە بریتی بووە لە حجرە و مزگەوتەکان بۆیە ئەتوانین بڵین مامۆستایانی ئاینی توانیویانە خزمەتێکی گەورە بە نەتەوەکەی خۆیان بکەن لە ڕووی زانست و زانیاریەوە هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەروەها لە ڕووی نووسینەوە ئێمە ئەگەر تماشا بکەین هەموو ئەو شاعیرە گەورانە وەکو مەحوی وەکو نالی وەکو پیرەمێر وەکو دەیان شا وەکو حاجی قادری هەمەوەندی وەکو قانع وەکو هەر یەکێک لەوانە تماشا بکەی وەکو هەژاری مکوریانی هەر یەکێک لەوانە تماشا بکەی سەرەتای فێربوونی زبانیان بە لە حجرەوانێ دەستی پێکردووە یعنی واتە ئەو هەموو شاعرە گەورانە ئەو هەموو دیوانە گەورانە کە ئەمڕۆ ملەتی کورشانازی پێیەکە هەمووی ئەوانە خەریجی حجرەکانی کوردستان بوون ئەگەر لەوەی علم و زانیاستەوە تماشا بکەی ئەو هەموو زانا گەورانە پیاوی گەورەی وەکو ئیبن حاجبی کوردی کە هەموو مێژوو شانازی پێیەکە هەتا ئێستاکەش کتێبەکەی ئیبن حاجب لە زانستی حەدیسە لە هەموو ئیبن سەلاحی شەهرەزووی لە زانستی حەدیسە لە هەموو دنیاە خوێندرێ کتێبەکانی ئیبن حاجب لە نەحو سەرفا لە هەموو دنیای عەرەبی و ئیسلامیە دەخوێنرێ ئەگەر تماشا پیاوێکی گەورەی وەکو مەسەلەن یوسف الئەسەم بکەی کە 1430 ساڵ لەمە پێش وەفاتی کردووە لە سەردەمی خۆیان گەورەترین تەفسیری بە زمانی عەرەبی نووسیوە کە ئەوانەی کە دراسی تەفسیرەکەیان کردووە هیچی لە تەفسیری بێزاوی و لە تەفسیری کەشاف و لە تەفسیری بەغەوی کەمتر نەبووە پیاوێکی وەکو مامۆستا مەلا ئەبوبەکری مصەنیفی چۆڕی کە لە هەورامان و کوردستانی ئەو دیواژیاوە گەورەترین کتێبی لە فقه ئیسلامیان نووسیوە کە کتێبی ئەلووضوحە ئەم کتێبەیە لە ئاستی تحفەی ئیبن حەجەرایە و بەڵکو هەندێک بابەتگەل هەیە کە لە وضوحا هەیە ئیمە لە ئەبوبەکری مصەنیفی چۆڕی کە لە تحفەیان نییە ئەگەر تماشا هەر یەکێ پیاوێکی گەورەی وەکو مامۆستا مەلا کەریم هیچ زانستێک نییە لە زانستەکان کە یا بە زبانی عەرەبی یا بە زبانی کوردی یا بە زبانی فارسی مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس کتێبێکی تیانە نووسیبێ لە تەفسیری قورئانە بە زبانی عەرەبی و بە زبانی کوردی جوانترین تەفسیری بە زبانی عەرەبی نووسیوە کە حدودی 7 بەرگە
بە زبانی کوردی شیرینی کوردی تەفسیری قورئانی نووسیوە لە نزیکی 9 بەرگا لە ئوسولی فقه نووسیوێتی لە زانستی حەدیث نووسیوێتی توانیوێتی هەموو دیوانی ئەو شاعرانەی وەکو مەحوی و نالی و سالم و ئەوانە کە خەریب و بەرەو خۆتانەچوون جارێکی تر مامۆستا مەلاکەریم زیندوی کردوتەوانێ و هەروەها تحقیقی کردوون و معنای شعرەکانی لێک داوەتەوە حتا ئەگەر بێت و مەسن حتا لە ڕووی خزمەت بە نەتەوایەتیشە ئەوانەی کە خزمەتیان بە نەتەوەی خۆی کردووە وەکو شێخ سەعیدی پیران وەکو قازی محەممەد وەکو هەر یەکێک لەوانە وەکو مەلا مستەفای بەرزان هەموو ئەیکێک لەوانە ڕۆژێک لە ڕۆژان لە هیچ زانکۆیەک و قوتابخانەیەکانیان خوێندووە بێجگە لە حوجەکانی کوردستان نەبێ تەوا بۆ حوجەکان توانیویانە ڕۆڵێکی گەورەیان هەبێ هەم لە بواری ئەدەبیەوە هەم لە بواری زانستیەوە هەم لە بواری کۆمەڵایەتیەوە هەم لە بواری نەتەوایەتی و خزمەت بە خاڵ و خەڵکی خۆیان گەنجی ئێمە یا موسڵمان بەگشتی باس لە لاوازی گوتاری ئاینی و پەیامی مامۆستایانی ئاینیەکە بەتابەت لە مینبەرەکانەوە بە جۆرێک لە جۆرەکان پێیان وایە ڕوح و مێشکی گوێگرەکانیان تێر ناکرد مامۆستای ئاینی وەکو چۆن پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم کە هەنگاوی ئەچێتە مەدینە زەیدی کوڕی سابت دەنێرێت تا فێری زمانی عیبری بێ بە 18 ڕۆژ تا چەند پێویستە مامۆستای ئێمە بەدەل لە زانستە شەرعیەکان بەتایبەت لەو عیلمانەی کەوا لە حوجرە و لە زانستگاکان ئایخوێنێ پێویستە شارەزای مێژوو کەلەپور ئەدەب فکر سیاسەتی نەتەوەکەی خۆی بێت تا بتوانێت وتارێکی تۆکمە و کامل پێشکەشی گوێگرەکانی بکە کامەش سەرنجام لە ڕێی خوێندنەوە دەبێت خۆی یەکەم دووسێ هۆکار هەن هەندێک هۆکار هەیە هۆکاری ذاتیە ئێمە وەکو خەتیبەکان نەمانتوانیوە گەشە بە خۆمان بدەین کە لە ئاستی داواکانی کۆمەڵگەکەی خۆمان نابین چونکی قسەیەکی جوان وتراوە کە وتراوە العالم ابن وقته زانا ئەبێ کوڕی سەردەمی خۆی بێت یعنی واتە ئەمڕۆ لەگەڵ دوێنەیە جیاوازە پێش 50 ساڵ لەمە و پێش من فەقێبووم جیهانی پێش 50 ساڵ لەگەڵ ئێستاە جیاوازە لەبەر ئەوە ئەو خەتیبە ئەمە هەندێکی هۆکارەکە هۆکارێکی ذاتیە خودیە یعنی واتە خۆمان هەوڵمان نەداوە کە لە ئاست پێویستی کۆمەلگاکەی خۆمان بینکیکی ئەمڕۆ دنیا وەکو لادەیەکی پشکۆلە لێ هاتووە ئەمڕۆ دنیای تەکنۆلۆژیایە خەڵک خۆی شارەزایە گەورە حەق ڕووداوێک لە ئەو پڕی دنیا ڕوو ئەدا کابرا ئەتوانێت هەر لە ڕێگەی مۆبایلەکەی خۆی و ئەنتەرنێتەکەی بکاتەوە ئاگادار بێ ئاگاداری هەموو ڕووداوەکان بێ ئەمە بەشێکی ذاتیە بەشێکیشی ئەوەیە کە تا ئێستاکە ئەتوانم بڵێم بەشێکی خارجیە کە یعنی بەڕاستی هەم وەکو حکوومەتی هەرێم هەم وەکو وەزارەتی ئەوقاف ئەبێ پەیمانگایە کۆلێژی پێگەیاندنی خەتیبەکانی هەبێت کە ئەبێ وەکو چۆن کەسێک دکتۆرە ئەم دکتۆرە ساڵانە ئەبێ بچێتە دەرەوەی وڵات کۆمەڵێشتی تر ببینێ بچێت دەورات ببینێ سەردانی مەسەنەن کۆلێژی پزیشکەکانی ترکا بۆ ئەوەی زیاتر شارەزابێ پێم وایە ئەبێ مامۆستاکانیش ئەبێ پەیمانگای وتاربێژانیان هەبێ کۆلێژی وتاربێژانیان هەبێ زیاتر بچنە دەرەوە چاویان بکرێتەوانێ و هەروەها بێجگە لەمەیشە پێویستی خەتیب بە خوێندنەوەیکی بەردەوام هەیە پێم وایە هەر خەتیبێت ئەگەر ڕۆژانە بەلای کەمەوانێ 3 سعات کەمتر بخوێنێتەوانێ ناتوانێت شتی نوێی پێبێت چونکە ئەگەر هەر شتێکی هەر لە کتێبەکان نابێت گەنجێکیش خۆی لە ڕێگەی مۆبایلەکەیەوە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە ئەتوانێت بیخوێنێتەوە بۆیە پێویستە هەمیشە شتێکی نوێی پێبێ کە بتوانێت هەم خزمەت بە خاڵک و هەم خزمەت بە خەڵکە ئەویش بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ خوێندنەوە بۆیە خوێن هەر گەلێک کە بیەوێ بەڕاستی سەرکەوتوو بێ پێویستی بە زانست و پێویستی بە خوێندنەوەیەکی بەردەوام هەیە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد شافعی زانایانی و بەرپرسی لیژنەی فتوای سلێمانی سپاس بۆ ئامادەبوون بە هیوای سەرکەوتن بۆ من سپاسی ئێوەکەم لە عایشەتان بۆ دەکەم. شەیدا و جەلال دێمەوە لای جەنابتان من لێرەوە پێشانگای کتێب بۆ ئێوە سپاس بۆ تۆ ڕاز لەگەڵ میوانە عزیزەکەت سپاس بۆی کە لە تەوەری دومی بەرنامەکە لەگەڵمانە بووی. دەچین لای تەوەری سێمی بەرنامەکەمان کە وەک پێشتری ژاماژەم پێکرد کێنەوەی کە بە شوێن زانست و زانیاریدا دەگەڕن یاخود طالب العلمەکان کێن بۆ قسە و گفتوگۆکردن لە سەرمتۆرە دەچمە لای مامۆستا جەزابانخوازی ئاینی لە چەمچەماڵەوە لەگەڵمانەیە مامۆستاگیان دووبارە سڵاو لێبێ ببوورە لەوەی کە بۆی گرفتی ئینتەرنێتەوە لە تەوەری دووەمە نەماتوانی بە خزمەت تا بگەین دیارە تەوەری سێمان دێنەوە لای جەنابەت ئەگەر بپرسین ئایا بزانین
کێن ئەوانەی کە بە شوێن زانست و زانیاریدا دەڕۆن و فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت واروها ئاینی پیرۆزی ئیسلام بەگشتی چۆن هانمان دەدا بۆی کە بە شوێن زانست و زانیاریدا بگەڕن بە تایبەتی مامۆستا ئەگەر پێمان بڵێ کێن ئەوانەی کە بە شوێن زانست و زانیاریدا دەڕۆن و تا چۆندە مسلمان ئەرکی سەرشانێتی کە بە پێی فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت واروە ئەو هاندانی کە ئاینی پیرۆزی ئیسلام هانمان دەدات بە شوێن زانست و زانیاریەوە بین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ و سڵاوی خوای پەروەردگار لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە ئەوانەی کەوا بە شۆن زانست و زانیاریەوەن خوای پەروەردگار لە قورئانها فەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات ئەوانن کە باوەڕدارن باوەڕیان بە خوای پەروەردگارە باوەڕیان بە زیندووبوونەوە هەیە ئەوانە لە هەموو کەس حەریصترن بەسەر بە دوای زانست و زانیاریە بۆ عەوداڵن شەیدای زانست و زانیارین چونکە ئەوانە کە ئینسان خوای پەروەردگاری ناسی یاخود ئەتوانین بڵێین زانست و زانیاری لەگەڵ باوەڕبوون بە خوای پەروەردگارە دوانەیەکی لە یەکجیانەبوون ئەوانە لە هەموو کە زیاتر حەریسن بە هەم بە دوای زانست و زانیاری وحیاوە هەم بە دوای زانست و زانیاری ئەوانش کە خۆیان پێناسێنێ کە زانست و زانیەکانی ئەوانن کە ئەیانگەیەنێ بە ناسینی خوای پەروەردگار. زۆر باشە ئایا مسلمان تا چەندە ئیمکانات دەبێت لە بەردەستیا هەبێ ئەو کات بە شوێن زانست و زانیاریدا بڕوە بۆ نمونە زۆر جارێسە مسلمان یاخۆ تاکێکی کۆمەڵگەی ئێمە بۆی نەبوونی پارەوەیە بۆ هێندێک گرفتەوە زیاتر بە شوێن زانست و زانیاریەوە نییە یا دەبینی هەر لە قۆناغەکانی سەرەتایی یاخۆت ئامادەیدا واز لە خوێندن دێنێ لە پێناو بژێوی ژیانیدا ئایا ئەمانە دەکرێت بژێوی ژیان ببێتە هۆکاریەوەی کە واز لە زانست و زانیاری بێنین؟ نەخێر بە هیچ شێوێکەوانە پاساو نین بۆی کە ئێمە دەستبەرداری زانست و زانیاری ببین لە کاتێکە زانست و زانیاری خوای پەروەردگار لە چەندین شۆنی قورئانە فەرمانی پێکردووە بە واجب کە ئەرکی تاکی مسلمانە زانست و زانیاری بەدەست بێنێ بە شێوەیەکی گشتی زانست و زانیاری بە شێوەیەکی گشتی مەحموودە پەسەندکراوە جگە لە هەندێک زانست و زانیاری نەبێت کە ئەوانە مەذمومن وەکو زانستی سحر و چەند زانستێکی تر ئەگەرنا زانستەکانی تر هەمووی فەرمانی پێکراوە لە شۆ شتێک کە فەرمانی پێکراوە کە فەرمانێکی خواییە بەڵکو پێچوانەی دنیا و ماڵی دنیا و کە وەکو وتراوە من اعتمد على ماله قل هەر کەسێک کە اعتیماد دەکاتە سەر ماڵ کەم و زیاد دەکات بەڵام عیلم هەمیشە لە خوا نزیک هاتەوە من أراد الدنيا فعليه بالعلم ومن أراد الآخرة فعليه بالعلم أو كيوم الشافعية فرمي هر كسا قر دنيا با علم و زانست بدوای زانست و زانیاری بگەڕێ و هەر کەس ئاخرەتی بەدوای زانست و زانیاری بگەڕێ هەرچیان بەدەست دێنێ هیچ کات پاساو نییە بۆ ئەوەی کەوا ئینسان بەهۆی نەبوونی یاخود بەهۆی نەداریەوە بکەوێتە دوای ماڵی دنیا خودواز لە زانست و زانیاری بێنێ. زۆر باشە مامۆستا زانست چ سوودێک بە مرۆڤ دەگەێنێت ئایا هەر کەسێک هەر تاکێک خاوەنی زانست و معریفەیەکی زۆر بێت ئەتوانین کە بڵێن ئەو کەسەش لە ڕووی پەروەردەکردن و لە ڕووی ئەدەبەوە کەسێکی سەرکەوتووە و کەسێکی زۆر باشە؟ اینجا خوای پەروەردگار یعنی ئەوەندە ئاەت هەن کە باسی زانست و زانیاریەکەن ئەوەندە فەرمودە هەن دیارە لەوێ دەرفەتیەوە نەبێ و هەموو فەرمودەوە ئاەتانە بخوێنینەوە بەبێ زانست و زانیاری ئەمە نەئەتوانین خوا بناسین و ناتوانین خۆمان بناسین نەئەتوانین دنیاش بناسین ئەو کاتە خەسیرە دنیا وەلاخیرە هەم لە دنیا زەرەرمەند دەبین و هەم لە ئاخرەتیشا زەرەرمەند دەبین ئەوە تا خوای پەروەردگار بۆ خۆیە فەرمێ شهید الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم چه شاهیدیەدا خوای پەروەردگار بۆ خۆی شاهیدیەدا شهید الله أنه لا إله إلا اینجا فەرمێ والملائكة وأولو العلم مەلائیکە شاهیدی ئەدا و ئەهلی علم ئەهوانی کە خاوەن زانستن شاهیدی ئەدەن یعنی کەواتە خوای پەروەردگار ئەهلی علم و ئەوانەی کە خاوەنی زانست و زانیارین لەگەڵ ناوی مەلایکە و ناوی خۆی هەرسێکیانی پێکەوە هێناوە بۆیە ناکرێ ئینسان بەبێ علم بەبێ زانست و زانیاری نەخێر نەپیاکی ڕۆشنبیرە بێ نە سەقافەتیە بێ بەڵێ هەیە زانست و زانیاری هەیە لەبارەی هەندێک شتەوە
لەبارەی دنیاوە لەبارەی تەکنۆلۆژیاوە بەڵام ئەوە زانست و زانیاری حەقیقی نییە ئەوە زانست و زانیاریەک نییە بەرچاوی ڕوون بێ مەدایەکی دوور و درێژ لە بەرچاوی بێ و ئەو سەری ببینێ ئەو زانستانە زانستی کەماڵ زانستی نقستان زانستی کەماڵدین. زۆر باشە مامۆستایە ئەرک و مافی کۆمەلگا بەسەر زانستخوازەوە چییە؟ یا ئێمە دەبێت چی بکەین چه ئەرکێکمان لەسەر شانە بەرامبەر و کەسانی کە بە شوێن زانست و زانیاریەوە دەگەڕێن یا بەرامبەر بە قوتابیەکی تەنانەت زانکۆ پەیمانیەکاندا؟ ئەرکی تاکمانە سەرەتا ئەو کەسە خۆی خودی خۆی پێویستە هیمەتی هەبێ و باوەڕی وابێ کە زانست و زانیاری واجبە و ئەرکی سەرشانێتی پاشان کەسیەکەمەکانی وەکو دایک و باوەک پێویستە هیچ کات بیر لەوە نەکەنەوە کە منداڵەکانیان خوێندن و زانست و زانیاری فەرامۆش بکەن کە دایک و باوک لە دوای خودی شخصەکە خۆی ئەرکی قرس ئەکەوێتە سەرشانی بۆی هەمیشە هاندەریان بێ تەحملی نەبوونی و نەداری و مەسروف و ئەرکی ئەو قوتابیانە بگرێتە ئەستۆ بۆی کەوا میلەتی ئێمە جارێکی تر بەرەو دوانە گەڕێتەوە و دیسانەوانی کە خوای پردگار ماڵی پێداون سەروەتی پێداون ئەوانیش بە هەمان شێوە ئەرکیانە کە هاوکاری ئەو قوتابیانە بکەن و چ بە مادە بێ و ئەوانی کە توانیان هەیە لە ڕووی هاندان وەکوی کە هانیاندن تەقویان بکەن ئەرکی هەموو لایەکمانە بەڵام بە شێوەیەکی گشتی دایک و باوەک ئەوانی خوا پێداون و ئەوانی خاوەندیسان تەجربە و زانست و ئاستێکی معریفی بەرزیان هەیە توانن کە هانی ئەو کەسانە بدەن کە بخوێنن زانست و زانیاری سوگ نەکەن بەڵکو هەمیشە بینرخێنن ئێستا بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە بەهۆیەوەی کە حکوومەت گەندەڵ بووە خەڵک تاعین ناکە تاعینات نەماوە خەڵک زانست و زانیاری خەریکە لە بەرچاوەکەوێ و بە شێوەیەکی بەرچاو قوتابیە بینین واز لە زانست دێنێ واز لە کۆلێژ دێنێ واز لە قوتابخانەکان دێنێ بە پاساویەوەی کە تاعینات نییە بە پاساویەوەی کە خوێندن مەسیرێکی نییە دەرەنجامێکی نییە ئەمە شتێکی خراپە چونکە بەڕاستی تاکی مسلمان نابێ بۆ تاعینات بخوێنێ ڕاستەوە بوعدێکی تری هەیە کە حکوومەت گەندەڵە خراپە ئەرچیەکە بەڵام خۆی ئێمە نابێ بە پاساوی وازە خوێندن بێن وەکو بە خوێندن و بە زانست و زانیاری وا بکەین گۆڕانکاری دروستکەین ئەم نیزامە ئەم حکوومەتە گۆڕانکاری بەسەرابێنین و دوجار هەر کەسانی کە خاوەن معریفە و زانست و زانیاری نەتوانن کۆمەڵگێ بگۆڕن نەک بەوەی کە بە نەخوێنەواری ناگۆڕە چونکە ئەوان حەزەکەن خەڵک نەخوێنەوار بێ و حەزەکەن خەڵک خوێنەواری نەبێ هەمیشە کۆی لەو ژێر دەسەی ئەوان بێ و نەزان و جاهیل بێ. بە پێچەوانەوە مامۆستا ئایا ئەرکی دەسەڵاتی شتیە بۆ کارئاسانیکردنی هاوڵاتیەکانی بۆی کە بەردەوامن لەسەر زانست و زانیاری لە نمونە دەبینین ئەمڕۆ هەندێک لە خوێندکاران دەچنە دەرەوەی وڵات بۆی کە درێژە بە خوێندنەکانیان بدەن کامەش بۆ خۆی زانست و زانیاریەکەیە بەڵام هەندێک لەم خوێندکارانە ئاسانکاریان بۆ ناکرێت بۆ نەتوانەسازیمان بینی کە پرۆژەیەکی خودی حکوومەت بوو 2000 بەشێک لە قوتابیەکانی لەسەر قەرزار بوویەوە ئەرکی دەسەڵات بەرامبەر بە ئەو قوتابیانەی کە بە شوێن زانست و زانیاریەوەن چییە؟ خۆی لە ڕاستیدا ئەرکی دەسەڵاتە کە مشهور بخوا لە نەوەکانی ئەم وڵاتە لە نەوەی داهاتووی ئەم وڵاتە و لە ئەو تاڵەب العیلمانە لە زانستخوازان لە فێرخوازان ئەوە ئەرکێتی نەک منەتیشکا بەسەر هاوڵاتیانە بەڵکو بەداخەوە واقعەکە وایە کە هەچەند تاڵیشە من ئێڵێم ئەوەیە کە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە کە ئیبینین ئەو حکوومەتە هاندەر نییە بەڵکو حکوومەتە ئاسەنگی دروست کردووە بەربەستی دروست کردووە ڕێگری دروست کردووە ئەوەی کە ئەیبینین ئەو واقعەکەیە کە حکوومەت پلانێکی تۆکمەی نییە بەڵکو زۆر جاریش لە هەندێ لە زمانی هەندێ بەرپرسەوەی بینین یاخود ئەی بیستین بە ئاشکرا و زۆر بەڕوونی ئەڵێ ئێمە نامانەوێ بەڕاستی خەڵک بخوێنێ ئەوە ئەو واقعەکەی بەڵام ئێمە نابێت تەسلیم بە واقعبی نابێت تەسلیم بە و پلان و پیلانە ببین کە هەشتێکی لە پشتەوەیە هەر مەبەستێکی هەیە کە بیانەوێ خەڵک خوێنواری نەبێت خەڵک ئاسی ڕۆشنبیری بەرز نەبێتەوە بەڵکو ئەبێ ئێمە خۆمان بۆ خۆمان بین و خۆمان دکتۆری خۆمان بین و خۆمان مشورخۆری خۆمان بین بەڕاستی من بۆ خۆم بێ ئەمەل بوومە لە حکوومەت هیچ ئەمەلێکم بە حکوومەت نەماوە بەڵام ئەمەلم پاش خوای پەروەردگار بە خۆمان و بە
هیمەتی ئەو خەڵکە ڕۆشنبیر و ئەو خەڵکە بەهیمەت و ئازبەرز و ئەو خەڵکە خواپێدا و ئەو دایک و باوکە دڵسۆز و خەڵکە دڵسۆزەیە کە ماوە پشتیوان بەخوای پەروەردگار تەسلیم بەم واقیعە نابین و ناشبێ ببین چونکە ئەبێت دوجار هەر ئەو خەڵکە دووربینە ئەم وڵاتە ڕزگار بکات. زۆر باشە. ئایا ئەگەر قوتابیەک نەتوانێت ڕێگاکانی بڕینی زانست لە ڕێگە حکومیەکان یاخود ئەهلیەکان کە زۆر جار پارێکی زۆری لەسەرشانە نەتوانێن ڕێگەیانە ببڕێ، ڕێگای زانست و زانیاری تر هەیە بۆ قوتابیە یاخود دەبێت پاڵ بداتەوە بڵێ ئیدی لەبەر دۆخی دارایی من ناتوانم بخوێنم؟ بێگومان پرسیارێکی جوانە. فعلا ئەگەر بکرێت لە زانکۆکانی خۆمان لە قوتابخانەکانی خۆمان کە قوتابخانی خۆمانن ئێمەوە حقیقەتێکی تاڵ و سەبارەت بە حکومات وتمان ئومێدی شەکەین خۆ ئینسان هەر بە ئومێد بژێ ئومێدی شەکەین ڕۆژێک لە ڕۆژان بەرپرسان بە خۆیان دابێنەوە و بە خۆیان دابستنەوە بەڕاستی مشورێکی جددی لە داهاتووی ئەم وڵاتە بخۆن. بەڵام بەڵێ ڕێگەی تر زۆرە بۆی کەوا ئێمە زانست و زانیاری بەدەست بێنین. چەندین ڕێگا هەیە، ئەتوان بڵێم هەزاران ڕێگە هەیە بۆەوەی کەوا ئێمە بتوانین خۆمانی تیا ڕۆشنبیر بکەین لە ڕێگەی کتێبەوە و ئیمڕۆ وەسائلی زۆر هەن کە بۆی کە ئێمە بە حقیقت بەڕاستیە گەرمانێ زانست و زانیاری بەدەست بێنین و هەرکەس لە بواری خۆیەوە هەرکەس لە پسپۆڕی خۆیان کە ئامانجێکی هەیە بۆ بەدەستهێنانی ئەو زانست و زانیاریە. بەڵێ ئیمڕۆ مامۆسای زۆر باشن و زۆر مامۆسامان بینی هیچ ئەو ڕێگە ئەکادیمیانشان نەگرتە دوجار بوون بە ئەستێری وڵات، دوجار بوون بە سەرکردەی درەوشاوی وڵات، دوجار ئێستا ئەمەلی زۆریان لەسەر هەڵچنراوە. ئەوانەشن کە جوودی شخصی خۆیان بووە بە هەژاری بە نەداری و لە ڕێی جۆرا و جۆرە و توانیان زانست و هەر بە ئەزمموی خۆیان هەر بە خزمەت گوزارەکانی خۆیان کە ئەوانە باشترین چۆن بڵین هۆکاری ڕۆشنبیریکردن چونکە خير الناس أنفعهم للناس بەڕاستی ئەگەر زانست و زانیاریش تەنها بەوە بێ کە ئینسان لە زاکری خۆیان کەڵە هیچ هیچی تیا بەسەر نییە بۆیە ئەو زانست و زانیارە پێویستە خزمەتی پێ بکرێت لە بواری خزمەتیشا زیاتر بێگومان ئەو خەڵکە پێیەگاوە ئەو خەڵکانە خەڵکی واقعیتر ئەبن و خەڵکی مەدانی ئەبن چونکە زانست و زانیاریەکەیان تەنها لە دوتەی کتێبان نامێنێتەوە. زۆر جارەوانە کە خوێنەواری سەر کتێبن فقط ئەتوانم بڵێم خوێنەوارێکی مسەقف نابن بەڵکو بەداخەوە مسەقەت ئەبن کە لە بواری پراکتیز لە بواری جێبەجێکردنا ڕۆڵیان نەبوو بێت. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەزا بانخوازیانی کە لە چەمچەماڵەوە لەگەڵمانابی و بە داوای لێبوردنەوە لە بەرگرفتی تەکنیکی پێشتر نەمانتوانی زیاتر لە خزمەت تابین. سپاس بۆ ئامادەبوونت. بەڵایزدان بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆژ با هیوای ئەوەی کاسوودێکی باشتان لە تاوی بڕگە و بابەتەکانمان وەرگرتی بێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ واڵتانەوە.